ملیۆنان مرۆڤ برسێتی یەخەی گرتوون و هەڕەشەی مەرگیان لێ دەکات و نەتەوە یەکگرتووەکانیش سواڵیان بۆ دەکات تا جیهان لە ڕوودانی کارەساتێکی مرۆیی دڵتازیان بپارێزێت. نەتەوە یەکگرتووەکان دەڵێت ئێستا جیهان سەختترین نەهامەتی مرۆیی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بەخۆوە دەبینێت و نزیکەی 20 بلیۆن مرۆڤ لە وڵاتانی باشووری سوودان و سۆماڵ و یەمەن و نایجیریا کە ململانی خوێنایی بە خۆیانەوە دەبینن بەهۆی نەبوونی خۆراکی پێویستەوە دەناڵێنن. The famine in South Sudan is man-made. بەوتەی ستیڤن ئۆبراین بەرپرسی کاروباری مرۆیی لە نەتەوە یەکگرتووەکان ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی بە زووترین کات بەهانایەنەوە نەچن و لایەنی کەم بڕی 4 ملیار و 400 ملیۆن دۆلار بۆ کڕینی خۆراک دابین نەکەن ئەوا بێگومان بەر لە مانگی تەمووزی داهات و ڕوبەڕووی مەرگ دەبنەوە. بەپێی هەڵسەنگاندنە سەرەتاییەکانیش بێت تەنیا لە سۆماڵ و باشووری سوودان بەهۆی قەیرانی کەمی خۆراکەوە لە سەدا 4.6 تێکڕای دانیشتوان و لە سەدا 10 ئەو منداڵانەیش کە تەمەنیان لە خوار 5 ساڵانەوەیە گیانیان لەدەستەوە. بەوتەی کۆمسیۆنی پەنابەرانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان لە دوای سووریا و ئەفغانستان باشووری سوودان و سۆماڵ و یەمەن و نایجیریا زۆرترین قەیرانی ئاوارە بوون و داواکردنی مافی پەنابەرێتی لە وڵاتانی جیهان بەخۆیانەوە دەبینن. لە کۆتایی ساڵی 2013دا باشووری سوودان لە شەڕی ناوخۆیی تێوەگلا کاتێک ململانەیە لە سەردەسەڵات لە نێوان سیلڤا کیر سەرۆکی باشووری سوودان و جێگرەکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکداری گۆڕدرا کە ئەوەش ئاوارەبوونی نزیکەی 3 ملیۆن کەس و داتەپینی ئابووری وڵات و برسێتی لێکەوتەوە. نایجیریا و چواردەوری دەریاچەی چاد ناوچەیەکی دیکەی کارەساتبارە کە ماوەی ساڵێکە نزیکەی 7 ملیۆن کەس دووچاری برسێتی بوونەتەوە. هۆکارەکەشی ململانی سەربازی نێوان سوپای حکوومەت و گروپی چەکداری ئیسلامی بۆکۆ حرامە. هەرچی لایەنە ناکۆکەکانی ململانیەکانی یەمەنیشە ڕێگری دەکەن لە گەیاندنی یارمەتیە مرۆییەکان بۆ هاوڵاتیانی ناوچە کارەساتبارەکان و نەتەوە یەکگرتووەکانیش ئەو لایەنانە لە دروستبوونی برسێتی بەرپرس دەکات و دەڵێت ئەگەر ڕەفتارەکانیان نەگۆڕن ئەوە زۆرێک لە هاوڵاتیانی یەمەن بەهۆی برسێتیەوە یان لەدەستدەدن. سۆماڵیش کە بەردەوام ناوی لەگەڵ شەڕ و برسێتیدا گرێدراوە ساڵانە هەزاران کەستیایدا بەهۆی برسێتیەوە یان لەدەست دەدەن و ساڵی 2011ش کارەساتبارترین ساڵ بوو کاتێک 260,000 کەستیایدا بەهۆی نەبوونی خۆراک و بڵاوبوونەوەی نەخۆشیەوە یانیان لەدەستدا. لە هەنگاوێکی چاوەڕوان نەکراویشدا شینزۆ ئابی سەرۆکوەزیرانی ژاپۆن ڕایگەیاند لە مانگی ئایاری داهاتوودا وڵاتەکەی لە نێردەی ئاشتی پارێزی سەر بە نەتەوە یەکگرتووەکان لە باشووری سوودان پاشەکشە دەکات کە ڕۆڵی لە بنیادنانی ژێرخانی ئەو وڵاتەدا گێڕاب. بەرپرسی کاروباری مرۆیی سەر بە نەتەوە یەکگرتووەکان پێی وایە جیهان بەگشتی و وڵاتە دەوڵەمەندەکان بە تایبەتی بەرپرسیارەتیەکی ئەخلاقیان لەسەرشانە بەوەی پەلە بکەن لە گەیاندنی خۆراک و یارمەتی مرۆیی بۆ ملیۆنان کەس لە وڵاتان ئەگەر نا ئەوا دەبێت جیهان ڕۆژانە بەهۆی برسێتیەوە گوێبیستی گیانە دەستدانی هەزاران کەس بێت. کاروان شێخ مەحسن NRT